سڵاتان لێ بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. گرفت و کێشەکانی بەشە خۆراکی مانگانە هەمیشە نیقاش و جەدەلێکی گەنم بووە لە نێوان هاوڵاتی لەلایەک و وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێم و وەزارەتی بازرگانی عێراق. ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین بڕیار بوو بەشێک لە خۆراکی هاوڵاتیان زیاد بکرێوەک و هەدیەکی ساڵانەکە وەزارەتی بازرگانی عێراق دایناوە. پێم خۆشە کە بزانم ئەم ساڵ چەند مادەی خۆراکی هاوشانی بەشە خۆراکی مانگانە بە هاوڵاتیان دەدرێت. جۆر و کوڵەتی بەشە خۆراکی مانگانە لە ساڵی نوێدا بەراورد بە ڕابردوو چ جیاوازیەکی هەیە ئەو گلەی و گرفتەی کە هاوڵاتی هەیبوو بۆ ئەم ساڵی بەشە خۆراکی مانگانە دەمێنێت یا خۆ چارەسەر دەکرێت. حتمما لەگەڵ هەموو ئەمانە پێشم خۆشە لەسەر بابەتی سەرژمێری گشتی قسە بکەم کە ئایا ئەمە دەکرێتە پێوەر و بنەما بۆ هەر گۆڕانکاریەک ئەگەر بڕیار بێ لە بەشە خۆراکی مانگانەیە هاوڵاتیەکدا یان خێزانێک لە هەرێمی کوردستان لە داهاتوودا ڕووبات هەموو ئەمانە دەبێتە تەوەر و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کامەران فەتاح بەڕێوەبەری خۆراکی سلێمانی وەردەگرم. کاکامران سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ بەڕێزشتان. تازەترین گۆڕانکاری کە شایانی قسەکردن و وەڵامدانەوە بێت بۆ مانگی ڕەمەزان بڕیار بوو هەندێک لە بەشە خۆراکی مانگانی هاوڵاتیان جۆرێک لە گۆڕانی بەسەرا بێت. ئەمە بۆ نەکرێتە ئێستا. ئێمە هەموو کاتێک کە گۆڕانکاریە بێت پێشوە خداگەدارەکرینەوەنێ بۆ نموناگەر ڕەمەزانی پارساڵ بە نمونە بێنینەوە 12 ڕۆژ پێشمانی ڕەمەزانی پیرۆز بە نووسراوی فەرمی ئاگدار کراینەوەنی و پێمان ڕاگەێندا کە خۆتان ئامادە بکەن 4 مادە زیاد دەکرێت بۆ ڕەمەزان وەکو هەدیە ڕەمەزان نەک وەکو خۆراشی سەبەتی مانگانە. بەڵام هەتا ئێستا بە هیچ شێوەیەک نەک لە سلێمانی لە هەموو هەرێمی کوردستان و هەموو عێراقا تا ئێستا شتیوانی و بە هیچ شێوەیەک ئاگدار نەکراوێنێتەوە. یعنی بڕیارەکە هیچ شێوەیەکی فەرمی وەرنەگرتووە یاخود بۆ نمونە هەتەنها دەنگۆیەکە لە سۆشیال میدیا و ڕاگەیاندەکان باس کراوە. تەنها من ئەوەی کە ئێمە ئیش لەسەر دەنگۆ ناکەین ئەوەی کە ئیشی لەسەرەکەین نووسراوی فەرمیە هەتا ئێستا وەکو پێم ڕاگەیاندی بە هیچ شێوەیەک بە نووسراوی فەرمی ئێمە ئاگدار نەکراوێنێتەوە کە خۆمان ئامادەکەین بۆ ئەو بەشە خۆراکانی وەکو هەدیەی مانگی ڕەمەزان دابشکرێ بەسەر هاوڵاتیانە نەک هەر لای ئێمە لە خواروی عێراق و ناوەڕاست و هەموو هەرێمی کوردستانی شتیوانە. هەفتەی ئایندە من 4 ڕۆژ لە بەغا بووم لەوێژ بە هیچ شێوەیەک ئەو دەنگۆیە تەنها دەنگۆ بوو نەبوو نەخرابە بواری جێبەجێکردنەوە. باش لە سەرەتای ساڵێکی نوێدایان چەند مانگێکی کەم لەم ساڵە ڕۆژتووە کوواڵێتی بەشە خۆراکی مانگانی هاوڵاتیان بەراورد بە ساڵی ڕابردوو چ جیاوازێکی هەمان بڕ و هەمان شێواز و هەمان جۆرە یاخود جۆرە لە جۆرەکان گۆڕانکاری تێدا کراوە. گۆڕانکاریی ئەو تۆ نەکراوە کە شایانی باز بێت. برنجەکە جاران ڕەمەزانی پارساڵ 2 کیلۆ نیو بوو ئەم ساڵ کراوەتەوە بە 3 کیلۆ. شەکر هەر وەک خۆی 1 کیلۆیە 400 گرامە بۆ هاوڵاتیەک. زەیتیش 1 دەبە زەیتە. ئەوەی کە گۆڕانکاری تیاکراوە کە زۆر شایانی باسکردن نییە ئەوەیە کە جاران پاقلەمەنیەکان ئێمە 2 دانەمان دابەشە کرد یا نیسک و لەتکەنۆک بوو یا بۆ نمونە نیسک و نۆک بوو. بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ فاسۆلیامان بۆ هاتووە بە هەر 4 کیلۆیەکە بۆ هەر هاوڵاتیەک واتە 250 گرام فاسۆلیا 250 گرام نۆک 250 گرام نیسک 250 گرام لەتکەنۆک کە نزیکەی ساڵێک و 4-5 مانگێک زیاترە بوو فاسۆلیا بە کوردستانە نهات بوو. باشە هیچ بووم با دەرەوە پێشنیارێک لەلایەن وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقەوە هەیە بۆ ئەوەی ئەم باشە خۆراکە گۆڕانکاریەدا بکرێت یاخود ئەوە بەم شێوەیە بەردەوام دەبێت تا کۆتایی ساڵ. ئەگەر مەبەستە حکوومەتی هەرێم بێمە حکوومەتی هەرێم نە وەزارەتمان و نە بەڕێوەبەراتی گشتیمان پەیوەست نییە بە و بابەتەوانێ وەزارەتی بازرگانی عێراق لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی بازرگانی عێراق هەموو گرێبەستەکان و هەموو شێوازی کڕین و گواستنەوە و هەمووی لە ئەستۆی ئەوەیە بێگومان هەر گۆڕانکاریە پێشنیار مبادرەیەکیش نییە بۆ ئەوی بۆ نمونە هەندێک لەم بەشە خۆراکانە ئاستەکەی باش بکرێت جۆرەکەی بگۆڕدرێت. ئەو پێشنیار و
ڕخنانەی کە بمانێ بیگرین ئەوە ئێمە ناتوانین ئێمە لایانی جێبەجەکارین ئەگەر بێت و شتێکی وا بێ وەزارەتی پلاندانانی عێراق لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقا دانیشن هەماهەنگ بکەن و سکاڵای هاوڵاتیان وەرگن و بە هەندی وەرگن و چەند گۆڕانکاری تا کراتیان ناکرێ ئەوان نەزان ئێمە بە هیچ شێوەیە نە پێوەستین بە پەیوەندیمانەیە بە جۆری برنجەکان ئەگەر خەڵک گلەی لە ئێمە بکایان لە هەموو خۆراکە ئێمە تەنها کاگاتە دەستمان ئەبێ ڕاستەوخۆ دابەشی بکەین و بگەین دەستی هاوڵاتیان ئەگەر مادەیەکی خۆراکیتان بەدڵ نەبێ یاخود شیاو نەبێ بۆ خواردن لەوەشدا هەر بۆ نمونە ناتوان ڕەدی بنەوە باڵێ ئەگەر بێت و ئێمە ئەو خۆراکی کە بۆمانێت ئەو خۆراکە بە سەلاحێتەوە گاتە دەستمان لە بەغاوە موافقەی هاتووە کەم خۆراکە شیاوە بۆ خواردن و دابەشیکەن بەڵام زۆر جار ئێمە دوو لیژنەمان هەیە لیژنەی وەرگتن واتە لیژنەی ئیستیلام لەگەڵ لیژنەی سەیتەرەی نەوعی ئەم دوو لیژنەیە کە هەر خۆراکێکێت بە دوواداچوونەکەن سیرەکەن ئەگەر هاتوو وەکو بڵی جۆرە پشکنینێکی فیزیایی بۆکەن ئەگەر لە باخیریا تەڕ بوو بێت کڵۆ بوو بێت فەردەکە یان دۆشاوێک بۆ نمونە تێکچوو بێ قوپا بێ ئەم شتانە ئێمە ڕاستەخۆ کتابی بۆکەین و ناڵین داگیریەوەی گەڕێنینەوە کەواتانی کوالێتی کۆنتترۆلی ئێمە دووبارە پشکنین بۆ هاتنیە خواردنانە دەکات کە داغڵی هەرێم دەبێت پشکنینی کیمیایی بۆ ناکرێت تەنها پشکنینی فیزیایی وەکو پێشتر پێم وتی ئێمە باش پشکنینی بۆ کراوە بە تا لە بەغاوە بە سەلاحێت و بە پشکنینەوە گاتە دەستێمە تەنها ئەوەی کە ئێمە پشکنینی بۆکەین بۆ نمونە لە باخریا تەڕ بوو بێ یان لە بارکردن و داگرتنە زەرەری بەرکەوت بێ کڵۆ بوو بێ کەڕوولی یابێ ئەم شتانە ئێمە ڕاستەخۆی جێڕینەوە باشە کاک کامرانە و گلەی و سەرنج و ڕخنانی هاوڵاتی لەکوێوە دێ بۆ نمونە دەڵێ هەندێک لەم بەشە خۆراکانە گونجاو نییە بۆ خواردن یاخو نەوێتەکەی باش نییە بۆ نمونە ینی برنجەکە بە نمونە دەهێنرێتەوە ئێوە بۆ خۆتان ڕازین لەم بەشە خۆراکەی کە بەم شێوەیە دێت و بەم شێوەیە دەدرێ بە هاوڵاتی لە ڕووی کوڵێتی و لە ڕووی چۆنیتی و بڕوو جۆرەکەیەوە ئەزانی چۆنەخۆی مرۆڤ مافی خۆیەتی هەمیشە داوای شتی باش بکات باشە دایمەن ئەگەر شتی باشیش دەستکەوێت لەو باشتر هەیە لەویش باشتر دەستکەوێت زۆر باش هەیە بەڵام ئێمە ناڵێن وڵا ئەم وادی ئەم برنجە بە تایبەتی کە بە ڕێزە باسیەکەی ئێمە دوو جۆر برنجمانەیە برنجێکیان برنجی ئۆڕۆغایە برنجێکیان برنجی تایلەندیە برنجە ئۆڕۆغایەکە ئەو برنجەیە کە بە ڕێزە باسیەکەیت و هاوڵاتی مافی خۆیەتی کاڵێ بۆ نیەت بەڵام سروشتی برنجەکە وایە برنجەکە بەرواری وە بەریهێنانەکەی یەکی 2025 بەرواری بەسەرچوونی یەکی 2027 هیچ کێشەیەکی نییە تەنها بۆنێکی یەت بەڵام ئێمە خوازیار بووین کە لەو برنجەش باشتر و لە تایلەنجەکەش باشتر دابشکرێ بەڵام ئێمە هەرچێکگاتە دەستمان ڕاستەخۆ دابەشەکەین بەڵام دڵنیای هاوڵاتیانەکەمانێ برنجەکە لە ڕووی تەندروستیەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەگەر تۆ بۆ شتی باش بگەڕێ دایم لێویش باشتر و لە سەر و تریش و لەویش باشتر بە هەموو پێوەرەکانەوە برنجەی کە دەدرێت بە هاوڵاتی برنجێکی بێکێشەیە لە ڕووی خواردنەوە بەڵێ بێگومان بێکێشەیە ئەو برنجەکە بۆنیشە تەنها پێش لێنان بۆنیەت لە دوای ئەوەی کە ئەیشۆی تەوانی و کە ئێمە لێمان تاقی کردوەوە بۆنەکەی نامێنێ بەڵام هاوڵاتیش مافی خۆیەتی حەزکات خۆراکی باشتر و چاکتری بۆ بێندێت و دابشکرێ بەسەریا باشە کامەران هەبووە بۆ نمونە لە ئەنجامی تێبینەکانی ئێوە بەشێک لە مادە خۆراکیانە بۆ نمونە ڕەوانەی بەغدا کرابێتەوە یان تەلەف کرابێت یان بۆ نمونە گۆڕدرابێت بە نەوعێکە ئێوە پێتان باش نەبوو بێت ڕوو دەدات ماگانە ئێمە ئەوەی کە ڕوو ئەداد لای ئێمە وەکو پێشتر پێم وتی دوتم کە خۆراکێک گێتە لای ئێمە دوو لیژنەمانەیە ئەو دوو لیژنەیە بە دوواداچوونی بۆکەن و سەیری مادەکەکەن ئەگەر هاتوو لەو لۆریە ئەو مادەیە خراپ بوو ئێمە بە هەمان لۆری مستەنەدی ئیستیلامی بۆ ناکەین هەمان مستەنەدی بۆ ئەینەوە دەستی و ئیجارڕینەوانێ پەیوەندیەکەین بە بەغاوە کە ئەم خۆراکە خراپە و بەدڵی ئێمەنیەوە ئیجارڕینەوە ئەویش زۆر کەم لەوانەیە بڵم تا ئێستا
یەک حاڵەتی وا ڕوویا بوو فەردەیەک سیاریی برنجمان بۆ هاو کۆمەڵێک فەردەی تەڕ بوو پەیوەندیمان کرد بە بەقا و تی ئەوانی کە تەڕ بوو وەری مەگرن و لێمە لە مستەندەکەی بە نەقص بۆ نووسین. باشە ساڵی ڕابردوو بەشە خۆراکی مانگانە هەموو حسەکانەکە خۆی دابش کرا؟ ساڵی ڕابردوو دە سەبەتەی خۆراکمان دابش کرد سەبەتەی دەهەمیان لە ساڵی 2025 دابشمان کرد لە هەموو ساڵی 2024 نۆدانە دابش کرا بوو سەبەتەی دەهەممان لە ساڵی 2025 دابش کرد و ئێسش خۆشبەختانە دەستمان کردووە بە یەکەم سەبەتەی ساڵی 2025 بە داتای مانگی دوواتە گۆڕانکاری مانگی شوبات کاتەمان پێوەرە بێ دوو سەبەتەی خۆراک لە ساڵی ڕابردوو فۆتاوی هاوڵاتی ئەگەر بڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو ساڵ بە ساڵ باشترە بێ ئەگەر لە ساڵی 2000 بۆ نمونە 1920ەوە باس بکەین ساڵی 2019 یان سیان یان چوار سەبەتە دابشکرا بوو ساڵی 2025 یا 6 بوو 2021 ئەگەر هەڵە نەبم 6 حوتێک دابشکرا بوو بەڵام لە 2023 خۆشبەختانە 23 و 24 دە سەبەتە دابشکراوە ئێمە خوازیارین عێراق هیچ تەعویز و قەرەبوویەکی بۆ هاوڵاتی دەبێت لەم حاڵەتەدا هەتا ئێستا هیچ شتێکی وانە هەچ کاتێک ئێمە ئاگدار کراینەوەێ بە نووسراوی فەرمی بێگومان ڕاگەیاندنەکان و هاوڵاتیانی خۆمانی لە ئاگدارەکەینەوە ئەگەر ئێوە داواکارێکی لەم شێوەیە بکەن وەزارەتی بازرگانی عێراق لێتان وەردەگرێت یاخود لە ڕوە کارگەر و یاسایەکەی دەسەڵاتی وەتانەیە بە هیچ شێوەیە ئەوە لە دەسەڵاتی ئێمەیان نییە ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمەیە شتە ئیداریەکانە بۆ نمونە ئێماڵین حاجەی شەهری ئێمەواتە پێویستی مانگانی ئێمە ئەم ساڵ ئەوە نەزیایی کردووە ئەم مانگە ئەوە نەمان برنج پێویستە ئەوە نەمان شەکر پێویستە یان بۆ نمونە ئێستا داوای ئەوەیان لێکردوین کە چوار مادە دابش بکەین لە پاقلەمەنیەکان ئەگەر بێت و ئێمە مادێکیانمان نەبێ بەغدا داگدارەکەینەوە ئەوانیش بە نووسراوی فەرمی پێمان هەڵێن لە باتی ئەو مادەیە ئەتوانن مادێکی کە لە بەردەستانایە دابشی بکەن جنا وەکو پێشنیار وەکو ئەو شتانە لە دەسەڵاتی ئێمەیانی بەی شێوەیە زۆر باش یەکێکی دیکە لە گولایانەی کە دەکرێت نەبوونی سکێچێکی ڕێگوپێکە لە دابشکردنی بەشە خۆراکی مانگانی هاوڵاتیان ئەوەی بۆ نمونە وەکو کۆمنت بۆ بەرنامەکە هاتووە دەڵێت هاوڵاتیەک ئەڵێ مانگەکە چەند هەفتەیەک بەڕێگەوم بۆ ئەوەی تەواوی بەشە خۆراکی ئەو مانگە وەربگرم چەند جارێک بۆ نەکرێت تەکسی و کات لە خۆی دەگرێتەوە ینی ئەمە بۆ ڕێک ناکرێتەوە کارێکی قورسەکە کامەران نابە هیچ شێوەیە قورس نییە من چەندین جار لە چەندین ڕاگەیاندن و لە چەندین چاوپێکەوتەکانمە ئەمە متووەوە لای بەڕێزیشتان دووبارەیەکەمەوە هەر هاوڵاتیەک ئەگەر گلەی و گازندەی لە بریکارەکەی هەبوو بابێت ئێمە لای ئێمە سکاڵا بکات سکاڵا تۆمار بکات و کاتە ئێمە ئیجراعاتی یاسایی بەرامبەر بە ئەو بریکارەکەین ئێمە لە کۆی 3245 بریکار تەڵەن هەمیان کەسی چاکن زۆربەی زۆریان لە بەپێی یاسا و ڕێنمایی ئێمە ئیشەکەن بەڵام کاکە منەتخوا ببوورین وەڵامەکان پێ ئەبڕم ڕەنگە گلەیەکە لەوە بێت لە بریکارەکە نەبێت لەوە بێ بۆ نمونە ئەو بەشە خۆراکە نەچوو بەلای بریکارەکە بۆی هاوڵاتەکە وەرێت ئەزین چۆنە ئێستا بۆ نمونە ئەگەر مانگی سەبەتەی داهەمی ڕابردوو کە لە 2024 بوو لە 25 دابشمان کرد بەعزی جار کێشە دروستە بێ ئێمە مانگی ڕابردوو زەیتمان نەبوو زەیتمان نەبوو ئێستاشی لەگەڵ بێ زەیتمان نییە تاکو کابرای بریکار هەموو خۆراکانی بۆ چووە تەنها زەیتەکەی ماوە ئەویش ئەڵێت با من دوو جار دەست نەکەم بە دابشکردنی یەک جار هەم هاوڵاتیەکە یەک کری لێبات هەم بریکارەکەش یەک جار ماندووە بێت و دابەشیەکە ئەو حاڵەتانە ڕوئەیە لە دوای 20 و 15 اینجا زەیتەکەی بۆ چوو ئێستا خۆراکانی تریشمان هەموو ئامادەیە بەڵام ئەوەی کە کەمە برنج ڕۆژانە بۆمانێت و دابەشیەکەین بەڵام زەید نەگلای ئێمە لە هەموو عێراقا زەید معمەلی زەید کە لە بابلە تێک چووە ئەوە لە چارەسەرکردنان و ئەویش چارەسەرە بێ ئینشاڵڵا هیچ ڕۆژ و بەروارێکی دیاریکراو هەیە بۆ نمونە لە مانگەدا بەشە خۆراکی ئەم مانگە لەم کاتەدا دابش دەکرێت بۆ ئەوەی هاوڵاتیەکە ئاگادار بێکەکەی سەردانی ئەم بریکارە دەکات بۆ ئەوەی
ئەم وەزعی کە هەیە دووبارە نەبێتەوە. ئێمە خۆشببختانە هەماهنگگیشی چاک لە بینی بریکار و هاوڵاتیا هەیە. بریکار ژماری تەلەفۆنی زۆربەی زۆری هاوڵاتیانیان لایە کە خۆراکەکانیان گەیشتە بەردەست و کامل بوو، خۆیان ڕاستەخۆ پەیوەندیەکەن بە هاوڵاتیواڵن وەرە خۆراکەت بەرە. بەڵام ئەگەر هاوڵاتیەک ئەو بۆ ئەم بانگوازە بۆ هەموو بریکارەکانە ئەگەر هات و هاوڵاتیەک دوو مانگ نەچوو بۆ خۆراکەکەی لەسەری سێ مانگە ئەبێ بریکاری ئێمە ئاگدار کاتەوانێ، ئێمە ئاگدار کاتەوانێ بڵێ فلان هاوڵاتی ئەوە سێهەم مانگە نەهاتووە بۆ بەشە خۆراکەکەی وەریگرێت. ئەمە لەبەر ئەوەی کێشە لە بینی هاوڵاتی و بریکارە دروست نەبێ. زۆر جار زەلام هەبووە بۆ نمونە هاوڵاتی هەبووە لە دەروی وڵات بووە، دوای ساڵێک هاتوۆتەوە داوای خۆراکی ساڵێکی لە بریکار کردووە. تۆ خۆراک ناتوانانی لە دوومان سێمان زیاتر داینی لە دوکانەکە تێگەچێت. ئێمە ئەو هینەم بۆیە دەرکردووە و بانگوازم بۆیە لە پەیجەکەی خۆمان و لە هەموو ڕاگەیاندنەکان بڵاو کردو بۆی کە ئێمە عامیلی خێربین لە بینی هاوڵاتی و لە بینی بریکارە بۆی کێشە ڕوونەیات. ئەگەر هات و دوای دوومانگەکە لەسەری سێمە ئێمە لێ ئاگدار کردەوە، ئەو کاتێ ئێمە ئاگدارین یاڵین خواردنەکە بجێڕەوە یاڵین بۆی بفرۆشە، چۆن هەموو کەسی من و تۆی هاوڵاتی زۆر جار ئازادین لەوەی کە و خۆراکەی وەری ناگرنەی فرۆشینەوە بە بریکارەکە، بۆی کە ئێمە ئاگدار بین و کاتە بریکار تووشی کێشە نەبێت لەگەڵ هاوڵاتی حاڵێکدا بێت مافی ئەو هاوڵاتی هەردەمێنێ بۆ هەردەمێنێ بەڵێ هەرمێنێت و ئەو کاتە لە باتیەوەی کە ئەتوانێت تا دوو مانگ داوای بەشە خۆراکە لە دوو بەرەو خوارەوانێ ئێمە بریکارەکە ئاگدارەکەینەوە کە بۆی بکات بە پارە هەچ کاتێک کە ئەو هاوڵاتیە هاتوانێ. وڵا باسی پارەت کردکا کامەران شتێکی باشم بیرکەوتەوە. بەڵێ بیرۆکەیەک هەبوو لە ساڵی ڕابردوو بەشە خۆراکی مانگانی هاوڵاتیان بە تایبەتی پلە تایبەت و پلە باڵاکان بکرێ بە پارە. ئەمە ئیشی لەسەر کرا یاخود ئەمە دەکرێت وابێت چۆن یعنی بکرێ بە بۆ نمونە ئەوانەی کە پلە تایبەت و پلە باڵن بەڵێ بەڕێوەبەری گشتیمانێ بریکارمانێ وەزیرمانەیە بەڵێ لە بری ئەمە ئەوان بایعەکەیان دەبەردرێت. بەڵێ بەشێکی دیگەش دەوانە بۆ نمونە هاوڵاتیانی خوار ئەم پلەیە دەکرێت بە پارە ینی بەشە خۆراکە نایە مانگانە. بەڵێ ئەم دوو بابەتە قسەی لەسەر کرا یان جێبەجێ دەکرێت. هەتا ئێستا من بە هیچ شێوەیە شتیوام نەبیستۆ کە پلە تایبەتەکان ببڕێت. ئەگەر بش بڕێ کتاب بۆ ئێمە نایەت، کتابە چێ بۆ بەڕێوەبەراتی ڕێخستنی سوڵەی خۆراک، چکە ئێمە داتا لە بەڕێوەبەراتی ڕێخستنی سوڵەی خۆراک وەرەگرین. مانگانە هەر گۆڕانکاریەک لە زیادکردنی بۆ نمونە مناڵ زەواج مردوو هەچ کەسێک حەجبی لەسەر بێ سڕینەوەی لەسەر بێ کتابەچی بۆ بەڕێوەبەراتی ڕێخستنی سوڵەی خۆراکوان داتاکە ئەیان بێم و بە ئیجراتی کە داوایان دەکراوە. باشە زیادکردنی منداڵی تازە لەدایک بوو بۆ کۆبوونی خۆراک بەشێکە لەو گلیانی کە دەکرێت کە ژمارێکی زۆری هاوڵاتی چاوەڕێیە ناوەکان نایەتەوە ناگەڕێتەوە. ئێوە ئاگداری ئەم بابەتەن دوور نزیک؟ بەڵێ بێگومان ئاگدارین، بەڵام نەگەر لای ئێمە لە سلێمانیا لە هەموو عێراقا لە سەرتاسەری عێراقا ئەو پرۆسەیە وەستاوە لەبەر ئەوەی کە فۆرمەکە ئەو فۆرمە تەقلیدیە نامێنێ ئەبێ بە فۆرمی دیجیتاڵی لە دوای ئەوە پرۆسەکە دەست پێکاتەوانێ. بەڵام ئەوەش زانیاری زیاتر لە لای بەڕێوەبەراتی ڕێخستنی سوڵەی خۆراکە. باشە لە مای ڕابردوو سەرژمێری گشتی لە عێراق بەڕێوە چوو. ئەم سەرژمێریە دوور و نزیک میکانیزمەکانی پەیوەندی بە بەشە خۆراکی مانگانی وڵاتیانەوە دەبێت کەم و زیاد دەبێت یان دەکرێتە پاکێجێکی دیاریکراوە بۆ ئەوەی ئەم بەشە خۆراکە بە پێی ژمارەی ئەندامانی خێزان لە ماوەی داهاتووە گۆڕانکاری تێدا بکرێت. هەتا ئێستا ئێمە هیچ دەرەنجامێکمان نەبینیوە. ئەوەی کە بینیمانە پرۆسەکە بەسەر کەوتویی بەڕێوە چوو، بەڵام لە دوای ئەوەی کە دەرەنجامەکان دەرەکەوێت و کە ئامانجی پرۆسەکە چی بێت ئەو کاتە بێگومان ئێمە لە ئاگدارەکەینەوە. بەس هەتا ئێستا بە هیچ شێوازێک ئێمە لە ئاگدار نەکراوینەتەوانێت. کۆبوونی خۆراکی دەکرێت بە ئەلیکترۆنی. کۆبوونی خۆراک بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکە دەستکرێ بە ڕێکارە یاسایەکانی و بکرێت بە ئەلەکترۆنی. بڕیار بوو بە بیرێک نەوتی دیکە بەسەر هاوڵاتیانەدا بەش بکرێت. بەڵێ بۆ ئەمە دووبارە کارتەکان لە هاوڵاتی
وەرگیرایە و چێکی بۆ کرایەوە ئەم نەوتە دابش دەکرێت دابشکردنی نەوت یا دابش نەکردنی پێویستە بە بەڕێوەبەرایەتی کە نەوت و کانزاکان ئێمە تەنها ئەوەی کە لای ئێمە ئەکرێت ئەویش لای بەڕێوەبەرایەتی ئەمە نیە لە بەڕێوەبەرایەتی ڕێکخستنی پسوڵەی خۆراکە پزیگیری بۆ کرێ هەچ کەسێک کە فۆرمی نەبێ بەڵام کە فۆرمی هەبوو فۆرمەکە و کارتی نیشتیمانەکەی با بۆ پرۆژە تایبەتەکان لێوێ کارتی نەوتی بۆکەن و دابشکردن و دابژنەکردنی نەوت پرۆژە تایبەتەکان بڕیاری لەسەرات. باش وەکو دوایین پرسیار و دووبارەیەکەمەوە هاوڵاتی لە مانگی ڕەمەزاندا چاوەڕێی هیچ هەدیە و دیاریەک نەبێت لە سەباتە خۆراکی وڵاتیان هەتا ئەم دقی کە لەگەڵ بەڕێستا چاوپێکەوتنەکەم هیچ دەنگۆیەکی وانیە و تەنها ئەوە منیش وەکو بەڕێزە بیستومە لە پەیجەکان. ئەگەر ئەزمموی ساڵانی ڕابردوو بە نمونە وەربگرین ئەم هەدەیە لە چنی ڕەمەزان دابش دەکرا ئێمە لە پێش ڕەمەزانەوانێ بە دە ڕۆژ ئاگدارە کراینەوانێ پێمان ڕاگەێندا کە خۆتان ئامادەکەن ئەو چوارمادەیەتان بۆیت کە دابەشی بکەن بەسەر هاوڵاتیانەوە و هەدیە ڕەمەزان بەڵام هەتا ئێستاوا ئەمڕۆ هەشتی ڕەمەزانە بە هیچ شێوەیە ئاگدار نەکراوینەتەوە. بەڕێز کامەران فەتاح بەڕێوەبەری خۆراکی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ بەڕێزیشتان سەرکەوتو بەخێر بیت. قوربان زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەورێکی دیکە بەنامەیەکی دیکە شاد و بەختەوە بێت.